دواسینوانێ دیمەنی ئەم سەرڕەشبوونە کە نیعمەتی خۆی گەورەیە سون ئەمەش بەنداوی دەرمانی خانە کەرتی گەشت و گوزار ئەچێتە لووتکە و سڵای خۆی گەورەتان لەگە هاوڕانی خۆشەویستم دوادارم باش بوون طبعا لەمە لەگەڵ هاوڕیانمە لەگەڵ کاکدەونی عەلیە هاتوین تا دیمەنی سەرڕەشبوونەکەی دەربەندی خان ببینین دەست بەداخەوانێ بۆی ئەوەی کە بەهۆی ڕەکاری یاساییەوان لە سەر ڕێگان پێێن یانی بەچینە سەرەوە نییە سەرڕەشبوونەکە بەتەواوی ببینین ئینشاڵڵا هەوڵین دیمەنی جوان بۆ ئەوەی خۆشەویست دواسینوانێ دیمەنی ئەم سەرڕەشبوونە کە نیعمەتی خۆی گەورەیە سوودێشتری پێویستە بۆ ئەوەی خۆشەویستی دواسینوانی ئێوەش بیبین و چێژی لەبیرین لەگەڵمان نەبنەوە تا توانین ویدیۆی جوان بۆ ئەوەی خۆشەویست دوازینەوە بێت چایارای کردم دڵسوتاوە دەوێدایە زۆر لە فد بادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێد بۆ دەوێیەدام کاغایەڵدنەوەی سێم بۆ لێ باش کامێرەکە باکە تاوان نییە خۆ بۆ ئەو خۆ گرتیانە وەڵا عیبە ڕاستی ئەمە هاتی بۆی دیمەنی جوان بۆ ئەوەی خۆشەویست دواسینەوانە بەداخەوە سەدەکان گرتەوانە جارێ ئەمە تەحەولەکەی تا بتوانین بەشکم ئینشاڵڵا ئەوکە بەرمانەوانەیە دیمەنێکی جوان بۆ ئەوەی خۆشەویست دواسینەوە ئەو خۆ گرتیانەوە ڕبابە سەدەمی چی و سەدەمی ئینگلیز کراوە ئەمەش شێوەی لەشکەوتی شانە دەرەکێ طبعا بە سوپعدە و شانە هەڵم بە جدی وەری مەگرێت تونێلی بەشی خوارەوەی دەرمەندیخان ئەگەر بەغەڵەت نەگەشت زانارەکان بۆی خۆشەویست دەگوازمەوە کاک دانوەر با یەک ڕسمالی ئابگرین بەحەقی خوا بۆ ئەو داری تۆ هاتنەوانە خوا وەڵڵای ئەوەی سەر ڕاوماسیەکەی ئێ جوان دەرەچم تر نەبووانێ بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئێمە لەگەڵ کاکدەون و کاک عەلی خۆشەویستە تامان بە ئومێدەوەی کە بین سەرڕەشبوونەکە ببینەوەکو بە باسکردن ئەوان بە هۆکاری ئەوەی کە مۆڵەت پێدراوە نین نەماتوانین بچینە سەر سەرڕەشبوونەکە بە تایبەتی ئێمە لێرە دیمەنی یادگاری تۆمارەکەین ئینشاڵڵا یەک وێنەی یادگاریش ئەگرین لەگەڵ ئەم بەڕێزانیە بردەوەدا هەنگاوێنێنەوەمانێ بەرەو دەربەندەکە و ناو دەریاچەکە بۆی توانی دێش دیمەنی جوان بۆی خۆشەویست گوازینەوە ئەم وێنێش پێشکەش بەیەوە بەس یەک دەقە با وێنێگرم ئەمە وێنە نەبووان لەختە بوو بەڵێ هاوڕانی خۆشەویست وەکو لە ڤیدیۆکە باسم کرد خەڵکێکی زۆر هاتووە بە ئومێدەوەی ئەم سەرڕەشبوونە ببینێ بەس بەجددی بەهۆی هۆکاریەوەی کە لێرەدا لە هۆکاریەوەی کە لێرە کەس مۆڵەتی ئەوەی نیە ئەم سەرڕەشبوونە ببینێ بۆیە زۆربەی خەڵکەکان بە بێ ئومێدی ئەگەڕێنەوەڵێ لێرە پەیامە گەگەرم بووە لایەنی پەیماندار بەڕێوەبەراتی گەشت گوزار بەڕێزان ئێوە ئەگەرەتانێت کاتی گەشت گوزار بەرەو پێشەوە بەرن ئەتوانن ڕێگە پێدان بکەن بۆ هەر هاوڵاتێک بێ بە سانسۆری لایەن ئەمنیەکان بۆ ئەوەی هەر دیمەنە کە سروشت بە ئێمەی بەخشیوە ببینێتەوە کاتەش بە بڕای من کەرتی گەشت و گوزار ئەچێتە لووتکە و
هاوتای وڵاتەکانی دەوروبەرمان ئێمەش کەتی گەشت گوزارمان خەڵک زۆر ڕووی تێکاتەوە کاتە بژانۆش لە سەرچاوە گەشت و گوزارەکاندا ڕوئەدات. ئێمە لە ناخی دڵەوە پێمان خۆش بوو کە ببینین بەس بەداخەوە نەماندینی. بەڵێ هاوڕانی خۆشەویست وردەوەداچینەوە خوارەوانێ وردەوەداچینە خوارەوانێ بەشکو بچین لەسەرەوانێ بەشک بچین لەسەر لێوە بتوانین دیمەنی جوان بۆی خۆشەویست گوازبینەوانێ. یعنی بەڕاستی حەز بەکرد نییە کاتێکە چوومە ئەوێ دیمانم بۆی خۆشەویست گوازاتەوە بەس دیارە وڵات پێویستە مەواڵەت و شتانە ئێمەش نیمانە لە ئێستا بۆیە وردەوەداچینە سەرەوانێ بۆی لەوێ دیمەنی جوان بۆی خۆشەویست گوازبینەوانێ. هاوڕانی خۆشەویستم وردەوەدا ئەم دیمەنانەش کە لەو شوێنە تۆمارکردم کرد بەجێ هێڵین لەبەرەوە پیانوتین کە پێویستە کار لێ بڕۆن و لەوێش نمێننەوانێ چێتر ڕێگەیەکی ئەوە بێت کە نەتوانین ئێمەش لێرە تەسویرکرد بەڵگەیەوەی کە پێویست بە بوونی وڵات هەیە. بەڵێ هاوڕانی خۆشەویستم کە بینن لە پشتمەوانێ ئەمە بەنداوەکەی دەربەندیخانەوە کە بە حساب سەرڕەشبوونەکەی لە ڕوویەوە بەس بەداخەوانێ بەهۆی هۆکاری ئەوەی کە ئێمە مۆڵەتمان پێ نییە نەمانتوانی بچینە سەرچاوی سەرڕەشبوونەکەی و خەڵکێکی زۆریش بە ئاواتی ئەوەی کە ببین ئەو سەرڕێژە ببینن بە ئاواتی ئەوەی کە سەرڕێژە ببینن هەنگاویان نابەرەوە دەربەندیخان بەڵام بە هۆکاری ئەوەی کە مۆڵەت پێدراو نییە بۆ هەموو کەسێک نەماتوانی لەگەڵ هاوڵاتیە بەڕێزانەیە بە دیمەنی سەرڕەشبوونەکە ببینی. من تکام لەو کەسانە هەیە کە ڤیدۆکەن کاتێک کە ڤیدۆ بڵاوەکەنەوەوانێ ئەوە بۆ خەڵک ڕوونکەنەوەوانێ هەر شوێنێک مۆڵەتی نەبێت کەس بۆی نییە سەردانی کاتەوەمانە ئەمە لە ڤیدۆکانە ڕوونی کەمە چونکە زۆر گرنگە چونکە خەڵک کۆمەڵ خەڵک بە ئاواتی ئەوەی ئەم بەداوە ببێنن هاتوون ڕێگەکی دووریان بڕیەوە هەروەکو ئێمەش ینی لە ڕاستی مەش پێمان خۆش وەکو تەواوی ئەو خەڵکێک کە لێرە کۆبەتەوانێ دیمەنی سەرڕەشەکە ببینن. ئێمە کێشمان لە باباتانیان نییە کە نەمادینیەوە ئەوانە بەڵامەوە بۆ ئەو خۆشەویست ڕوونەکەینوانە بەڵێ لە ئێستادا ناتوانی تۆی بەڕێز توی هاوڵاتی دیمەنی سەرڕۆژ بوونی بەنداوی دەربەندیخان ببینی لەبەرەوەی تۆی بەڕێز توی هاو نەشتمانیە وڵاتی ئەوە نییە ئەو دیمەنە ببینین. هۆکاری خۆیان هەیە بە دڵنیایوانەیە یە کێشمان لە باباتانیان نییە بەڵام حەقا بڵۆگەرەکانی کاتێک کە هێن سەردانی ئێراکەن ئەوە بۆ خەڵک ڕوونکەنەوانێت کە تۆ بۆت نییە سەردانی سەرڕەشبوونی بەنداوی دەربەندیخانکەی لەگەڵ ڕێستان. جوانی مەکروی ورایم نازایانی دێرون جوانی گیان لە عیشق دوورایم نازایانی دێرون ئەی هاوایەر لە عیشق دوورایم گشکایەتێکمەیان تۆیم بە یار دەزایانێم بە دۆستی وەفایە نازەنین کردار دەزایانێم بە دۆستی وەفایە ئەی هاوایەر کردار دەزایانێم. ئەوە پێش ناگە بێن بۆ ئەوەی ڕەشبوون ببینن چونکە لە بەڕاستی ڕێگە پێدراو نییە ناتوانن ببینن بەداخەوە. ئێمە لێوەردە لەگەڵ هاوڕانی خۆشەویستمە ئەچینەوە گەڕێنەوانێ بۆرە و دەربەندەکەی دەربەندیخان ناو دەریاچەکە بۆی دیبنی خوردوان بۆی خۆشەویست گوازمەوە دەبێت چارەکردم دڵسوتاوە دەوێدایم زۆر لە فدباتەی شاکێنێ بە چۆسان و بەوێدام
دا نجيب البولو خمري ديداني وشويدا يا زۆر دا بازین بۆ ئەوەی شتێ بخۆین شیشە کەباب نییە هەڕاجیش لێرە هەیە وەڵا کاگەم بۆ من هین بدەن ڕیزۆ سار دەینەکان هاتین بۆی فریزۆ شت خۆین بین مامەوە شیە خۆین شیشە کەباب بەخۆین قالی ئەوان بە بکەرەوە تا پسکێ بێ دەبی کەرەوە ساردی لەو دەشتەیە پسکی تێگوسادیشە دەستکەوێ نیعەمەتە طبعاً بێوە ناخۆش هەستە دەستەکەین بە خواردنی بەخێربێن بۆ دەربەندی خان و شەمێران شیشە کەبابە کشکەکە شەهر دوگانی نییە کەبابخانەشی نییە؟ بۆ؟ منم تۆ بەس سەر دەرچێ وەرە پێشەوە خەڵکی ئەوێن تۆکو شەمێرانی ڕاوچێ لەسەر ئەم گەشتە ئێمە لێو ناپڕێن نەیە جای تکرد ناو سارەکە خۆ پڕێن یا الله ئەمە شەمێرانەوە ئەمە شەمێرانە هاڕانی خۆشەویست من کاتەیە ئەکاونتێکی ترمان هەیە لەژێر ناوی وێنەکانەوانێ لەگەڵ کۆمەڵی هاوڕێک کە لە ئەکاونتی وێنەکانمان هەیە زۆر باواتە بۆم ڕۆژەی ئێرش ببینم الحەمدولillah ئێرشمان بینی و ئەگەر فێستیڤاڵی شەوێران کرا وەکو باسییان کرد ئێمە بەشدارە بین ئینشاءڵڵا لە مەجالەکە والله برام نو شحني كرمو بسكيتي ناقورا على ميكرو سنة بەڵێ هاوڕانی خۆشەویستم لە کۆتایی ڤیدۆکەدا هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوانە بۆی خۆشەویست باس بێتوانێت لە سەفەربوونی بەندایک دەربەندیخان هیوادارم توانی بێتم بەپێی پێویست لە خزمەتی ئێوەی خۆشەویستا بوو بێتم و دیمەنەکانم بەپێی توانە بۆی خۆشەویست گواز بێتوانێت ئەمەش حەزمانە کرد وەکو بڵاگەرێک وەکو یوتیوبەرێک وەکو بڵاگەرێک ناتوانیە دیمەنەکان بەتەواوی بۆی خۆشەویست بازیمانێت تا بڵۆشێکی تر و گەشتێکی تر سپاری خوابن مەڵ ئەوە تا گەشتێکی تر بێت سایارای کردم دڵسوتاوە دەوێدایم زۆر لە فدبادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دانجی بولبول و قمری دێدانی وەشەوێدایم دێڵ بەلێو ئایا لێ بەندە بۆیە دێت بۆ